زیاتر لە مانگێکە قەیرانی سوتەمەنی و بەرزبوونەوەی نرخی بەنزین تەواوی جومگەکان و چالاکی ئابووریەکانی هەرێمی کوردستانی پەک خستووە. بێ ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان هیچ ڕوونکردنەوەیەکی فەرمی لەبارەی هۆکارە ڕاستەقینەکانی ئەم دۆخە ئاڵۆزە بدەن. درێژەکێشانی ئەم تەنگەژەیە بارگرانیەکی دارایی تونند و بێپێشینەی خستۆتە سەرشانی خێزانەکان و بژێوی ڕۆژانەی هاوڵاتیان. ئێستا بەشێکی بەرچاو و سەرەکی لە داهاتی مانگانەی فەرمانبەران و کاسبکارانی هەرێمی کوردستان تەنیا بۆ دابینکردنی سوتەمەنی ئۆتۆمبیل و کرێی گواستنەوە تەرخان دەکرێت. لێکەوتە نەرێنیەکانی ئەم قەیرانە تەنیا لە سنووری کەرتی گواستنەوەدا نەماوەتەوە، بەڵکوکە پیشەسازیەکانیشی گرتووەتەوە. بە جۆرێک زۆربەی کارگە ناوخۆیەکان بەهۆی نەبوونی سوتەمەنی و گرانی نرخەکەی زیاتر لە نیوەی توانای بەرەمێنانی خۆیان لەدەست داوە. ئەمەش ڕاستەوخۆ بووەتە هۆی بەرزبوونەوەی بەرچاوی نرخی کاڵا و خزمەتگوزاریە سەرەتاییەکان لە بازاڕەکاندا و تێچووی گشتی ژیانی بۆ ئاستێکی مەترسیدار بەرز کردووەتەوە کە کاریگەری نەرێنی لەسەر جوڵە واڵ و گۆڕی بازرگانی دروست کردووە. لە ئاستی جەماوەریدا جۆرێک لە بێدەنگی گشتی و نەبوونی ناڕەزایی ڕێکخراوی مەدەنی لە شەقامەکاندا بەدی دەکرێت. چاودێرانی سیاسی و کۆمەڵایەتی ئاماژە بەوە دەکەن ئەم بێدەنگیە لە ترسێکی گشتی بۆ تێکچوونی سەقامگیری و هەستی بێئومێدی لە وەڵامدانەوەی دەسەڵات بۆ داواکاریەکان سەرچاوەی گرتووە. هاوڵاتیان لە بری ئەنجامدانی چالاکی مەدەنی و ناڕەزایی تەواوی ئاراستەی هەوڵەکانیان بۆ تێکۆشان لە پێناو دابینکردنی بژێوی ڕۆژانە گۆڕیوە. هاوڵاتیان بە ناچاری کاتێکی زۆری خۆیان لە نۆرەی درێژ و بێکۆتاییەکانی بەنزینخانەکاندا بەسەر دەبن کە ئەمەش نیشانەی قوڵی قەیرانەکە و سەرقاڵبوونی خەڵکە بە کێشە سەرەتاییەکانەوە. ئەوەی ناوەندەکانی بڕیار و ڕای گشتی ڕوبەڕووی پرسیارێکی جددی کردوێتەوە. بەردەوامی کاری پاڵاوگە ناوخۆیەکانە کە زۆرینەیان ڕاستەوخۆیان ناڕاستەخۆ سەر بە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمن. ئەم بارگرانیەش لە سەرشانی خەڵک لە کاتێکدایە بەنزین بە ئاست و نرخی گونجاو دەستی هاوڵاتی ناکەوێت. دەسەڵاتی شتاکو ئێستا لە ئاست قەیرانەکە بێدەنگە. ئەمەش پرسیار و گومانی لای خەڵک دروست کردووە کە ئایا کێشەکە چییە و بۆچی دەسەڵات دەیەوێت سزای خەڵک بدات.